ئێستاش ئەچینە سەر پەیامی کەسایەتی و لایەنە سیاسیەکان. سەرەتا بە هاوڕێ فاتیحی شێخ بفەرمێت. حەوڕێیان عەزیزان، بەر لە هەموو شتێک من با لێرەوە لەلایەن خۆم و لەلایەن هاوڕێیانمەوە گەرمترین سەرخۆشی پێشکەشی هاوڕێ ساکار و جیلا و هارین، پێشکەشی دایک و خوشک و براکانی، پێشکەشی کەسوکاری و پێشکەشی هەموو زەحمەتکێشانی پشدەر و بێتوێن و کوردستان، پێشکەشی پێکارانی نەوتی بەسرە و هەموو زەحمەتکێشانی کوردستان بکەم کە لە توولی 20 چەند ساڵی ڕابردوودا ئازاد ئەحمەد هەمیشە و دایم حاضر بووە لە ناویاندا و لە خەباتیاندا و لە پێشەوەی ڕیزی خەباتیانەوە بووە. سەرخۆشی لە هەموو ئەو کۆمۆنیستانە کەم لە بزوتنەوەی کۆمۆنیزمی کارگەری لە منتەقا لە ئێران و لە عێراق و لە هەموو شوێنێک کە ناوی کۆمۆنیزمی کارگەریان بیستووە و ناوی ڕابەران و فعالینی کۆمۆنیزمی کارگەریان بیستووە و قەتعەن سەهم و نەقشی هاوڕێ ئازاد ئەحمەدیشان ناسیوە. هاوڕێیان، نووسەرێک باسی ئەوە کاڵێ کاتێک کەسێک ئازیزێک لەدەسەچێ بەشەر بێدەنگە بێ، ڕەمزیان بێدەنگیەوەیە، بەشەر بیرەکاتەوە لەوە کە چی ئەکرا بیکەین بۆ ئەوەی ئەم ئازیزە لەدەست نەدەین. بەڵام بۆ هاوڕێیەکی خۆشویستنی، هەرە خۆشویستنی وەکو ئازاد ئەحمەد، بۆ ڕابەرێکی کۆمۆنیستی هەڵسوراوی هەرە هەڵسوراو وەکو ئازاد ئەحمەد تەنانەت ئەمەش کافی نییە. بیرکردنەوە لەوە کە چیمان بکردایە ئازاد ئەحمەدمان لەدەست نەدایە هێشتا کافی نییە، وەلەو زۆر زۆر مهمە، زۆر گرنگە، زۆر ئەهەمیەتی هەیە بیر بکەینەوە کە چیمان بکردایە کە ئەو عازیزەمان لەدەست نەدایە، چیمان بکردایە ئەو کەلێنە قورسەمان لێ پەیدا نەبووایە، چیمان بکردایە ئەم زامە گەورەیە و ئەم خەمە گەورەیەمان لەسەر دڵ نەنیشتایە. بەڵام بێژگەلەوە بە بڕای من بێدەنگی ئێمە بیرکردنەوەی لەوە کە لەمە دووە چی بکەین. یەکەم، چۆن بکەین ئەم زامە گەورەی سەردڵمان تیمارکەین، چۆن بکەین ئەم واقعە تاڵە لە خۆمان قبوڵ بکەین، چۆن بکەین قبوڵ بکەین کەسێکە ئاڵا هەڵگری خەبات بوو لە دژی تێرۆر، ناگەهان تێرۆر دەستی تێرۆر ڕفاندی و لە دەستمانی دەرکرد. بۆ زیاد لەوەش بیرکردنەوە لەوە کە ئەم کەلێنە چۆن پڕ بێتەوە، باری عاتفی ئەم کەلێنە چۆن پڕ بکەینەوە، باری سیاسی و کۆمەڵایەتی و ڕێکخراوی چۆن پڕ بکەینەوە. بیرکردنەوە لەمانە وەزیفەی ئێمەیە کە ئازاد ئەحمەدی خۆشەویستمان لەدەستداوە. من بە شەخسی لەگەڵ ئازاد ئەحمەد ئاشنا بووم ساڵی 2004 بۆ سەفەرێک چوومەوە بۆ پلینۆمی حیزبی عێراق. ئازاد ئەحمەد هەر لە دەروازەی زاخۆ هەتا گەیاندمی ئەوێ و هەتا دیسان گەیاندمیەوە دەروازەی زاخۆ بۆ ماوەی 10 ڕۆژ ئێمە بەیەکەوە بووین. سەرەڕای ئەوەی کە تەمەنمان لە یەک دوور بوو، من نزیکەی 30 ساڵ لەو بەتەمەنتر بووم، بەڵام ئەو دەورەی 10 ڕۆژەیە من وەکو ڕەفیقێکی سەمیمی، وەکو ڕەفیقێکی هاوتەمەن، وەکو ڕەفیقێکی ساڵەها بەیەکەوە ژیاو ئازاد ئەحمەدم ناسیوە و بە هەموو لایەنێکەوە، بە هەموو تەبیعەتێکەوە، بە هەموو خەمێکەوە، بە هەموو زەوقێکەوە، بە هەموو شایەکەوە، بە هەموو عشقێکەوە، بە عشقێەوە بۆ ساکار و بۆ ژیلاکەوە وەختە تازە لەدایک بوو، بە عشقێەوە بۆ مناڵانی پشدەر و بێتوێن، بە عشقێەوە بۆ ڕاپەڕینێک کە خۆی تایە بەشدار بوو، خۆی ئاڵا هەڵگری بوو لە ڕانیەکە مەشهورە بە دەروازەی ڕاپەڕین. بە هەموو ئەو نەخش و دەورانەوە کە ئازاد ئەحمەد تایە فعال بوو کە یەک و دوان وسیان نەبوون، هەروەکو هاوڕێیان فارز مەحموود و عەبدوڵڵا مەحموود و شێرزاد فاتح باسییان کرد، بە وردی باسییان کرد. ئازاد ئەحمەد لە هیچ چوارچێوەیەکا ناگونجە باسکردنی. ئازاد ئەحمەد کۆمۆنیستێکی هەمەلایەنە بوو، کۆمۆنیستێک بوو کە لە هەر کوێیەک فرسەت وایە ئەو حاضر بوو لەو فرسەتە کەڵک وەرگرێ
بۆ ئەوەی هەنگاوێک بزوتنەوە کەمان بەرەتە پێش بە هەمان ئەندازە کە لە بیتوێن و پشدەر محبوب بوو ناسراو بوو لە لای فعالینی کۆمەڵایەتی و کرێکاری و ژنان و فعالینی مافی مناڵان بە هەمان ئەندازە لە ناو ڕێبەرانی کرێکارانی نەوتی بەسرە ناسراو بوو ئازاد ئەحمەد و لە ناو باقی هەڵسوڕاوانی کۆمۆنیست و کرێکاری لەسەر تاسەری عێراق ناسراو بوو و هەروەها بۆ ئێمە ئەو کەسانەی کە جغرافیامان لە ئێران جغرافیای فعالیەتمان لە ئێرانە بە درێژایی 20 ساڵی ڕابردوولانی کەم ئەگەر پێشەوەش نەبوو بێ ئازاد ئەحمەد هەمیشە و دایم پشتیوانی فعالیەتی کۆمۆنیستەکان بۆ کۆمۆنیستی کارگەری بۆ لە ئێران و هەروەکو ڕەفیقەکان باسییان کرد ئەدەبیاتی گەیاندۆتە بۆ ئێوە هیچ درێغی نەکردووە لە هیچ بابەتێکەوە بەڵام بێجگە لە کەلێنی عاتفی کەلێنێکی تریش مهمە کە ئەمە بیری لێ بکەنەوە ئازاد ئەحمەد دوو بۆشایی بە یەکجار دوو بۆشایی مهمی لە بزوتنەوەی کۆمۆنیزمی کارگەری و لە حیزبی کۆمۆنیستی کارگەری عێراق و کوردستانە پڕ کردبەوە بە تەواوی هێزەوە شانیدا بۆ بەری یەکیان حزوری نەسڵی جوان جیلی جوان نەوەی جوان عمر نەوەی تەمەن خوار و بەهێز و بە ئەنێرژی لە سەطحی ڕابەری حیزبی کۆمۆنیستی کارگەری عێراق و کۆمۆنیزمی کارگەری لە عێراقا ڕاستە کادرانی کۆمۆنیزمی کارگەری لە عێراق و لە کوردستانی عێراق هەموو لە چاو ئێمە کە لە کوردستانی لە ئێران و لە کوردستانی ئێران بووین نەسڵێک تەمەنیان لە خوارترە ڕاستە جەمعێکی زۆر خۆشبەختانە لە لاوان و گەنجانی کۆمۆنیست لە کۆمۆنیستی کارگەری عێراق و کوردستانە فعالن بەڵام ئازاد ئەحمەد ئەو ئەرکەی برد هەتا سەطحی ڕابەرایەتی حیزبی و ئەمە تێکۆشانێکی زۆری پێویستە لەلایەن نەسڵی جوانەوە کە بگاتە ئەم حەددا ئەمە خەلایەکە ئەمە کەلێنێکە لە ناو بزوتنەوەی کۆمۆنیزمی کارگەریە کە ئازاد ئەحمەد پڕی کردبووە و ئێمە بە هەوڵ بدەین ئەم خەلایە لە جاتی ئازاد ئەحمەد دەیان و چەندین جار زیاتر پڕ بکەینەوە کەلێنێکی ترەوەیە ئازاد ئەحمەد بە خەمی کەمبوودی ئیمکاناتی ماڵی و مەنابعی حیزبەوە و بزوتنەوەکەیەوە بوو هەموو ئێمە زانین کە بزوتنەوەی کۆمۆنیزمی کارگەری لە ئێرانیش و لە عێراقیش لەباری ئیمکاناتەوە لەباری مەنابعەوە مەحدودە و بزوتنەوەکە وایە ذاتی بزوتنەوەکە وایە کە ئەم مەحدودیەتەی پێ تەحمیل کراوە ئەم ئیمکاناتە لەدەست ئێمە پچراوە بەڵام ئازاد ئەحمەد یەکێک لەو کۆمۆنیستانە بوو کە هیچ کات تەوقعاتی خۆی و ئارەزوەکانی خۆی و ویستەکانی خۆی و پرۆژەکانی خۆی بەپێی بێ ئیمکاناتی نەهێنا خوارەوە بەڵکو بە پێچوانە هەوڵێدا ئیمکاناتی حیزبەکەی و ئیمکاناتی بزوتنەوەکەی بباتە سەر لە ئاستی ئەو پرۆژانە و ئەو تەوقعاتە بەرزانە کە بزوتنەوەی کۆمۆنیزمی کارگەری لە عێراق و لە کوردستان و لە منتەقەهی بوو ئەمە بە بڕای من ئەرکێکی یەکجار گەورەیە لەسەر شانی هەموو کۆمۆنیستەکان و هەموو کادرە کۆمۆنیستەکان لە سەطحی ڕابەریەوە هەتا خوارەوە کە ئەم مەحدودیەتە بە ڕسمیت بناسن و هەوڵ بدەن بۆ ئەوەی کە مەحدودیەتەکان لابن و نەهێڵن تەوقعاتمان بە پێی ئیمکاناتی مەحدودمان بێتەوە خوارەوە هاوڕیان لە وەسفی ئازاد ئەحمەدا من ناتوانم هیچ کات ئەو جۆرەی کە هاوڕیان فارس مەحموود و عەبدوڵڵا مەحموود و شێرزاد فاتح باسییان کرد باسی بکەم من خۆشبەختانە یەکجار دەڕۆژ لەگەڵ ئازاد ئەحمەد ژیاوم ئەو شانسم پیا کردو ئەم کۆمۆنیستە دڵسۆز و مێهرەبان و خۆشویستە نییە بناسم و هەتایە لەبیری ناکەم جارێکیش مانگی ئاگۆستی ڕابردوو دوو مانگ لەوە پێش من لە کوردستان بووم جارێکی تر چاوم پێکەوتەوە ئەو گەرمایە و ئەو خۆشەویستیم لە سیمای و لە مێهرەبانیە دیتۆتەوە من لە توولی دەڕۆژی ڕابردووە هەر کات چاوم لە عەکسی کە ڕسمی لە وێنەی ئازاد ئەحمەد کردووە پێم وا بۆ لەگەڵ قسەکە پێم وا بۆ پێکەنێ پێم وا بۆ خەریکە شتێکم بۆ باسەکە خەریکە مجادلەیەکم لەگەڵەکە لەبەرەوە منی شەروا ڕەفتارەکەم لەگەڵەوە من شەروا ڕووی تەیەکە مەڵێم ئازاد گیان تو خۆشەویستی هەمومانی و هەمیشە لە یادمانی و هەرگیز لە بیرمان ناچێتەوە و بۆ هەمیشە خۆشمانەوەی